هاوڵاتیان چاوەڕوانی هەرزانبوونی نرخی سوتەمەنی بوون، بەڵام پێچەوانەکەی ڕوویدا و ڕووقایمانە و بێسڵکردنەوە لە تووڕەی خەڵک لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا و وەک سورپرایزی دەسەڵات نرخی هەر لیترێک بانزین 50 دیناری چۆتە سەر. لا بۆ جۆرێک بەنزین 50 ناچۆتە سەری لە شەوی جومعە بڵێن پێنج شەمە لەسەر جومعە 16 مانگۆ هیچی 50 ناچۆتە سەری محەسەن نۆرماڵ سۆبەر وەڵای کینە کەمێ سوتەمەنی سەماوەیەکە کەمێ لێ دەرە ڕاقیم تێکرد بە 500 دینار یا 525 بۆ بە 675 ئێرانیەکە تقریبا 200 دینار چووەتە سەری چووی بەغا زۆرەکەم لێ بە 40 لتر بە 16,000 چەند ساڵ من هات چووەکە تر بە 16,000 تقریبا 450 دینارەکەوێت. ئێستا عێراق ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ پێداویستی ناوخۆ بە هەرێم دەداتەوە، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم 50,000 بەرمیلە چی لێ دەکەن؟ شۆفێران دەڵێن چاڕوان بووین هاوشێوەی عێراق 1 لتر بانزین بکرێت بە 450 دینار نەک 50 دیناری دیکەی بۆ زیاد بکرێت. قەدای میلێدەکە بە هەموو ڕاستی ڕازیە نەک 50 زیاگەسە بۆ دەدەکات یەک ئارە وەڵڵا ئەمە مەجبوریش ڕازیان کرۆگە خەڵکا دایسە نەوەڵڵا هیچ ڕازێکیان نەکرد. لە عێراق بە 450 دیناری لیترێک لێرە بە 1000 دینار. وەڵا من مەپرسە لێرە ژوابێ بۆ ناکرێ بەرەوەڵا ئەگەر بیکەن بۆ ناکرێ بۆ نایکەن ئەی بۆ نایکە هەمن بیکەن ئەی بۆ ناتوان ئارەوەڵا هاتوان. دەسەڵات بێباکە لەوەی کاردانەوەی خەڵک چۆن دەبێت موچە نادەن، سوتەمەنی گران دەکەن، هەلی کار و دامەزراندن وێرانە، ڕێژەی بێکاری و هەژاری لە بەرزبوونەوەدایە، خزمەتگوزاری لاوازە، لە داهات و سامانی گشتی شاریان تەنیوە بە فلێکس وەهاش بانگەشە پۆلیسەکانیان دەکەن وەک بڵێ خەڵکیان لە ناز و نیعمەت و خۆشگوزەرانیدا نوقم کرد بێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیان سلێمانی.